خوێندکاری ژیر بە هیوای کاتەچی بە سوود لەگەڵوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی دووەم گەیشتمە لاپەڕا 145 لاپەڕا 145 پرسیاری ژمارە 24 پرسیارەکە چییە؟ مامۆستا پەخشان وێنەی بەرامبەری کێشە ئەو وێنەیە کێشە؟ خوێندکاران وەڵامیان دایەوە هەڵگەڕاوەیە ئایا پرسیارەکە چ بووە هەتا وەڵامەکەی هەڵگەڕاوەیە ڕەنگە پرسیارەکە ئەوە بیکە ئایا بە چ جۆرێک ئەو وێنەیە یان ئەو هێمایە جوولاوەتەوە ویا جێگۆڕکەی پێکراوە ئەگەر هێڵەکە ئەو هابی ئەوە هەڵگەڕانەوەیە یان وێنەدانەوەیە پرسیارەکە دیارە ئەوە بووە کووەیە چۆن وێنەکە جوولاوەتەوە یان هێمایەکە جوولاوەتەوە بێمە لای پێداچوونەوە و ئامادەبوون پرسیاری ژمارە 25 118 جاران 53 118 جاران 53 بزانم لە چێ نووسیتم 118 جاران 53 3 جاران 8 24 3 جاران 1 3 و 2 5 3 جاران 1 3 5 جاران 8 40 5 جاران 1 5 و 4 9 5 جاران 1 5 ئێستا ئەو ژمارە شینە و ئەو ژمارە ڕەشەی کۆ دەکەمەوە 4 وەکو خۆی دەینمە خوارێ 5 و سفرە هەر 5 3 و 9 12 5 و 1 6 هەتا بتوانم ئەو ژمارەی بخینمەوە باشتر وایە بزانم خانەکانیان کامە خانەیە لە لای ڕاست دەست پێ دەکەم ئەو ڕەنووسی 4 خانەی یەکانە ڕەنووسی 5 خانەی دەیانە ڕەنووسی 2 خانەی سەدانە ڕەنووسی 5ەکەی لای چەپیش خانەی هەزارانە ئێستا ژمارەکەی دەخینمەوە 5254 پرسیاری ژمارە 26 625 دابەش 5 625 دابەش 5 لە ژمارە سۆرەکە لە چەپی ژمارە سۆرەکە شەشەکەی یەکەم ڕەنووس وەردەگرم کە شەشە لە لای چەپ 6 دابەش 5 دەکاتە 1 جاران 5 هەر 5 لەژێر شەشەکەی دەنووسم 6 پێنجی لێ بڕوا 1 دەمینێتەوە دووەکەی سەرەوە دەینم لە تەنیشتێکەکەی دادەنێم دەبیتە 12 دابەش 5 دەکات 2 جاران 5 یەکسانە بە 12 دەی لێ بڕوا 2 سفری لێ بڕوا 2 یەکی لێ بڕوا 0 ئەو جا پێنجەکەی دەینمە خوارێ 25 دابەشی 5 بکەم دەکاتە 5 جاران 5 دەکات 25 لێ بڕوا هیچ نامێنێتەوە دەبی بە 0 کەواتە ئەنجامی دابەشکردنەکە یەکسانە بە 125 لێرە دەبی بنووسم 125 ئەگەر بمەوێ ساغ بکەمەوە 5 جارانی 125 دەکەم دەبی وەڵامەکە بکاتە 625 دەنا هەڵم کردیا پرسیارەکەی پاشی 26 27 سارا بەدایکی گوت کەوا پاش کاتژمێرێک و دەخولەک دەگەڕێتەوە هەڵە نووسرایە دەبی ئەوها بنووسری دوایی چەند خولەک سارا دەگەڕێتەوە داوامان لێ دەکەن کە تەنیا بە خولەک نەک بە کاژێر واتە ئەو کاژێرەی ئەمن دەبی بکەمە خولەک دەبی بزانم کە 1 کاژێر دەکات چەند خولەک 1 کاژێر چ بنووسم 1 کاژێر چ بنووسم 6 خولەک هەر هەمان شتە 1 کاژێر دەکات 6 خولەک کەواتە کاژێرێک لە جیاتی کاژێرێک دەنووسم 6
خولەکیش هەبوو لە پرسیارەکەی کۆی دەکەمەوە لەگەڵدا یەکسان دەبی بە 60 کۆدا دەبیتە 7 خولەک دەنووسم لە وەڵامەکە سارا پاش 7 خولەک دەگەڕێتەوە. پرسیاری 28 زۆر ئاسانە. 7 جاران 1 7 7 جاران 2 دەکات 14 ئەنجامەکە دەکاتە 147. پرسیاری 29 210 دا بەش 7. ژمارە سۆرەکە 210 21ەکەی وەردەگرم جارێ سفرەکەی وەرناگرم چونکە دەتوانم 21 دا بەشی 7 بکەم چونکە 21 گەورەترە لە 7. 21 دا بەش 7 یەکسانە بە 1 جاران 7 7 لە ژێر یەکەکەی دەنووسم 1 جاران 1 1. ئێستا 21 7ی لێ بڕوە جارێ سفرەکەی دەستکاری ناکەم 1 7 لێ بڕوە نابی 1 گچکەیە 7 گەورەیە دووەکەی خورد دەکەمەوە یەکەکە دەبی بە 11 11 7 لێ بڕوە 4 دووەکە بوو بە 1 1 لێ بڕوە دەکا 0 پێویست ناکە ئەوەی ڕاستی بی ئەو سفرەی بنووسم. ئێستا سفرە سۆرەکەی لەسەرەوە دەینمە خوارێ لە تەنیشت چارەکەی لە لای ڕاستەکەی دادەنێم ژمارەکەم دەبیتە چل دا بەش 7 یەکسانە بە 2 جاران 7 4 2 جاران 1 2 1 3. ئێستا ئەمن 40 کەم 34 سفر چاری لێ ناڕوە چارەکەی سەرەوە خورد دەکەمەوە دەبی بە سفرەکە دەبی بە دا چاری لێ بڕوە 6 چارەکە بووە سێ لێ بڕوە 0 هیچ نەماوە. ئێستا ئەگەر بمەوێ فاریزەی دادەنێم چونکە هیچ نەماوە لە 210ەکەی کە فاریزەکەم دانا لە تەنش 12ەکەی سفرەکی لۆ 6ەکەی زیاد دەکەم 60 دا بەش 7 دەکاتە 3 جاران 7 دەکا 21 3 جاران 1 دەکا 3 دووش یەکسانە بە 5 کەواتە 3 جاران 7 دەکا 51 60ەکە 51 لێ بڕوە 10 1 لێ بڕوە 9 6ەکە بوو بە 5 چونکە خوردم کردەوە 5 لێ بڕوە دەکا 0. ئەگەر بمەوێ هێشتا سفرەکیش زیاد دەکەم لۆ 9ەکەی 90 چەند 7 تێدایە بەڵام ئەمن لێرانە ڕادەوەستم هەز دەکەم بەسە 12 فاریزە 3. ئەگەر بە فاریزەیان لێم ویست ئەگەر تەنیا بە ژمارەی تەواو دەنووسم 12 تەواو ماوە 6. دێمە لای پرسیاری ژمارە 30 شۆنی 45,000 دیناری زیاتر گرنگە لێرە هەبوو لە جولێت. ئەگەر شۆنی 135,000 دیناری لا بێ ئایا جولێت چەند هەزار دیناری لا هەیە؟ پرسیارەکە ئایا جولێت چەند هەزار دیناری لا هەیە؟ بێگومان خوێندکاری ژیر باشترین شت وایە داواکاریەکە هەمیشە پاشی خاڵک هەبی ئەوجە داواکاریەکە بنووسرێ هەتا خوێندکار بزانی داواکاریەکە چییە. لەو کتێبەی زۆر جێیان نەدایتە ئەو بابەتە کە پرسیارەکان بەباشی دابڕێژن پرسیارەکان بەباشی بنووسن هەتا خوێندکار بزانی داواکاریەکە چییە. دەنا لە هەموو وڵاتان خاڵکدا دەندرێ پاشان پرسیارەکە دەنووسرێ هەتا بەباشی بەڕوونی دیاربی دەبا نووسرا بە ئایا جولێت چەند پارەی هەیە یان چەند پارەی لایە پاش خاڵ نا تێکەڵ و پێکەڵ. لێرە ئەو هەموو پرسیارە هیچ خاڵکدان هەندرایە لە کاتی خینەوەش ئەمن هەموو جارێ ماندی دەبم کە پرسیارەکان دەخینمەوە چونکە هیچ خاڵکدان نەندرایە بۆ ئەوەی هەناسەیەک بدرێتەوە. ئەو شتانە هەموو ئەو بابەتانە گرنگن باس بکەن لەگەڵ وانەبێژ و مامۆستایان. باشە ئێستا شۆنی 139,000 دیناری هەیە و جولێتیش دیارە شۆنی زیاتری هەیە بە 45,000 کەواتە ئەمە 139 دەینم 45 لێ دەردەکەم بزانم جولێت چەندی پارە هەیە. ئاسان ترین شت.
خانەیەکان لە ژێر خانەیەکان زۆر گرنگە، نەک بچم ئەمە 45ەکەی لە لایەشکە بنووسم. 5 پێنجی لێ بڕوا 0، 13 چاری لێ بڕوا 9، 135 نەبوو، ببورن 139 بوو، 139 45 لێ بڕوا. ئێستا 9 پێنجی لێ بڕوا 4، 13 چاری لێ بڕوا 9، جوولێت 94,000 دیناری لایە. وەڵامەکە جوولێت 94,000 دیناری لایە. پرسیاری 31 زۆر ئاسانە، 5 جاران 2 یەکسانە بە 10، 10 جاران 5ش دەکاتە 50. پرسیاری 32 ناوەندی ئەو ژمارانە کامەیە؟ هەمومان دەزانین کە ناوەند واتە ئەو ژمارانە کۆ بکەمەوە، ئەوە 1 ژمارە، ئەوە 2 ژمارە، ئەوە 3 ژمارە، ئەوە 4 ژمارە، ئەوەش 5 ژمارە. هەموو ئەو ژمارانە کۆ بکەمەوە دابەشی 5 بکەم، چونکە 5 ژمارەیە ناوەندەکە دەردەچی. هەشتا و هەشت و هەشتا و چار و هەفتا و پەنج و شەست و 93. یەکەم جار ئەمن خانە یەکان کۆ دەکەمەوە. 8 و 4 12 لەگەڵ 5 17 لەگەڵ 0 هەر 17 کۆ 3 دەکاتە 20. 20 سفرەکەی دەنووسم، دووەکە بازارێ لێرە بی. ئەو جەخانەی دەیان 8 و 8 ببوور 8 و 8 16 16 و 7 23 23 و 6 29 29 و 9 38 38 و 2 40. هەمووی بۆ 400. دابەشی چی دەکەم؟ دابەشی 5 یەکسانە بە جارێ ئەو چلەی دابەشی 5 دەکەم، 40 دابەش 5 8، ئەو سفرە دابەش 5 دەکا 0 لێرە دەنووسم، کەواتە ناوەندەکە 8. ناوەندەکە دەکاتە 8. کامە ڕاستە؟ پرسیاری 33 ئاشنا کتێبێکی کڕی بە 49 سەد دیناری، واتە 49 جار 100 دیناری دەکات 4900 دینار. وە کراسەکیشی کڕی بە 125 سەد دیناری، 125 سەد دیناری. دوکاندارەکە بڕی چەندی بۆ دەگێڕتەوە لە جۆری 100 دیناری ئەگەر ئاشنا دوو پارچە جۆری 10,000 دیناری بداتە دوکاندارەکە. واتە ئاشنا 10,000 و 10,000 20,000 دەداتە دوکان، 20,000 دیناری دەداتە دوکاندارەکە. 20,000 دینار کە دەداتە دوکاندارەکە، دوکاندارەکە چەندی بۆ دەگێڕتەوە ئەگەر ئاشنا 4,900 و 12,500 دیناری خەرج کردبی. ئەو پرسیارە زۆر زۆر ئاسان نییە، بەڵام ئەمە لێرە 10,000 و 10,000 با کۆکەمەوە بزانم ئاشنا چەند پارەی چەند 10,000 دیناری دایتە دوکاندارەکە. 20,000 دینار. 20,000 ئەگە بمە بیکەمە سەدی، چەند پارچە سەدی، دوو سفرەکەی لا دەبەم 200 پارچە سەدی. بەخۆشی ئاشنا 49 بەلایەک و 125 100 دیناریش بەلایەک. کۆیان دەکەمەوە 9 5 4 4 و 2 6 1 7 واتە 174 100 دیناری خەرج کرد. دەبی ئەمن دەری کەم لەو 200 دیناری 174 دەبی کەمی کەمەوە لە 200ەکەی. دا چاری لێ بڕوا نابی، دووەکەی خورد دەکەمەوە 0 چاری لێ بڕوا نابی، دووەکەی خورد دەکەمەوە 10 چاری لێ بڕوا 6، ئەوجا ئەو سفرەی ئێرە بووە 9 9 هەفتی لێ بڕوا 2 26
100 دیناری دەبی بۆ بجێڕیتەوە دوکاندارەکە. 26 100 دیناری. شیکاری پرسیارەکان و گۆشەی ڕووناکبیران شیتەڵ ناکەم، چونکە بابەتی چاڵاچیە و بابەتی کاغەز و بڕین و شتی وایە. هیوادارم خوێندکاری ژیر ئەو چالاکیە ئەنجام بدەی یان بەخۆتیان لەگەڵ هاو پۆلەکانت. هاتمە کۆتایی لاپەڕە 145 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەی داهاتوو هەر بژی.